گەرماوی پاشایەکێکە لە شوێنە دێرینەکانی شاری کەفری شوێنەوارەکانی گرنگەکانی شاری کەفری لەبەر ئەوەی تاکە گەرماوکە لە ژێر زەوی دروستکراوە و پێک دێ لە گەرماوی پاشا پێک دێ لە ژوورێکی خۆشۆردنی گەورەوە قاعە و ژوورێکی پێشوازی ژووری خۆشۆردین لە 6 ژوور پێک دێ ژووری تاکە کەسی هەر ژوورێک ئەوە ساو خۆتانێ بینن لە ماوەی ڕابردوودا لەگەڵ ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیێت CDO هەڵساین بە ئەنجامدانی چەند کۆبنەیەک خۆشبەختانە ڕێکخراوی ناوبراو بڕیاریدا لەسەر ئەرکی خۆی بە نۆژەنکردنەوە و کاری پاراستن بۆ ئەم شوێنوارە گرنگە بۆ گەرماوی پاشا ئێستا ئەوە ماوەی مانگێکە دەستکراوە لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتمەنەوە کە لە شوێنەوارناس و لە ئەندازیاری تەلارسازی و لە ئیداری پێک دێت بە نۆژەنکردنەوەی ئەم شوێنەوارە کە ماوەی 4 مانگی بۆ تەرخان کراوە دانراوە کە لەم 4 مانگە کاری نۆژەنکردنە تەواو بێ بە تەواوبوونی ئەم شوێنەوارە ئەم گەرماوی پاشا نۆژەنکردنەوەکەی ئەبێتە منفەزیە بۆ گەشتیاران یعنی گەشتیار ڕاکێشێت بۆ ئەی شوێنە و لە هەمان کاتە ئاشنایەکە بە مێژووی ئەم شارە و ئەم دەڤەرە.